بۆچی کورد ناتوانێت یەک بگرێت؟ نووسینی دکتۆر کامەران منتق ئایا کورد نەتەوەیەکی خۆخۆر و خائینە لەگەڵ یەکتر بۆی ناتوانێت یەک بگرێت؟ ئایا لە ڕووی کۆمەڵایەتیەوە هێشتا لە خۆناغی دەربەگایەتیدایە و نەگەیشتۆتە ئاستینەتەوە بۆیە ناتوانێت یەک بگرێت؟ ئەمانە و زۆرشتی تر دەربارەی یەکنەگرتن و پەرتەوازی کوردان دەگوترێت کە بەشی هەرە زۆری و گوتلانە لە چوارچێوەی شەڕێکی دەرونیدایە و لە پێناو نەهێشتنی متمانە و تێکشکانی ئیرادی مرۆڤی کورد بەڕێوە دەچێت. ئەیکەواتە کورد بۆچی یەک ناگرێت و هۆکاری یەکنەگرتنی کوردان لەکوێدایە؟ لە ڕاستیدا یەکگرتن دروشم نییە و بەرز بکرێتەوە وەک لە نێو کووردا با و هەموو باسی یەکگرتن دەکەن و خەونی پێوە دەبینن کەچی ناتوانن یەکگرن بەڵکو یەکگرتن پێویستی بە کۆمەڵێک دام و دەستگای نیشتیمانی و نەتەوەیی هەیە کە پێویستە بە شێوەیەکی سیستەماتیکە لەسەر و یەکگرتنە بکات ئەو دەستگایانش پێویستیان بە زەمینە و ژێرخانێکی یەکگرتو هەیە لەسەر زەمینەیەکی نایەکگرتو ناتوانرێت یەکگرتن بهێنرێتە دی کەواتە هۆکاری سەرەکی یەکنەگرتنی کورد نەتەوەیی نییە بەڵکو زەمینەیە کە کورد لەسەری نیشتەجێ بەواتایەکی تر پەرتەوازی کورد پەرتەوازەیەکی جیۆستراتیژیە کوردستان وەک یەکەیەکی جوگرافی یاخود وەک هەرێمێکی جوگرافی یەکگرتو نەماوەتەوە تاوەکو بتوانرێت یەکێتێکی نەتەوەی لەسەر دروست بکرێت کاتێک وڵاتێک دەبێتە زەمینەی منملانەیەکی جیهانی و بەرژەوەندی زلێزەکان لەسەری هۆکرە دەگرێت ئەوە بە گوێرەی ئەو هاوسەنگی هێزەکان دێتە ئارە و پارچە پارچە دەبێت و هەر پارچەی ڕەنگدانەوەی بەرژەوەندەکانی هێزێکی جیاواز دەبێت بەواتایەکی تر یەکپارچەیی خاک لە ڕووی سیاسی و یاساییەوە لەت دەبێت و بە مەشکۆسپێکی گەورە بۆ یەکگرتن دروست دەبێت لەم ڕوانگەیەوە گەر سەیری نەخشەی سیاسی و دابەشبوونی هێزە کوردیەکان بکەین دەبینی لەسەر و بنەمایە دابەش بوون هەر هێزێک کەوتۆتە ناوچەیەکی هەژمونی جیاوازە و ئەو جیاوازیە کە جیاوازی نێوان هێزەکان قوڵتر دەکاتەوە ڕێگە نادات یەکگرتن دروست بێت تەنها لەو کاتانە نەبێت کە بەرژەوەندی دەوڵەتە زلهێزەکان و هەژمونکارەکان لەمەدا بێت بۆ نمونە لە کاتی شەڕی داعشدا ڕێگەدا هێزەکانی پێشمەرگە تەنانەت بەناو خاکی تورکیاشدا بچێتە کۆبانی و لە پاڵ شڕبانەکانی ڕۆژئاوا لە کۆبانی بجەنگێت دواتریش کاتێک بەرژەوەندی زلهێزەکان لەمەدا نەما هەردوای شەڕی باغۆز و شەڕی مووسڵ تورکیا پەلاماری ڕۆژئاوای کوردستانیدا و عێراقیش پەلاماری کەرکووک و ئەو ناوچانەیدا کە نەدەکەوتنە ژێر هێڵی 36 بۆیە گەر بمانەوێت یەکێک بۆ کوردان دروست بکەین دەبێت واز لەو شیکردنەوە ناتەندروستیانە بێنین کە هۆکاری پەرتەوازی و یەکنەگرتن دەگەڕێنێتەوە بۆ ناتەبایی و کەم و کوڕی دەرونی لای مرۆڤی کورد بەڵکو دەبێت لەو ڕوانگە جیۆستراتیژی و واقعیە و کار لەسەر یەکگرتن بکرێت کە باسمان کرد یارەمەش پێویستی بە دانانی استراتیژیەکی نیشتیمانی و نەتەوەی و تۆکمە و بەرفراوان هەیە